سڵاوتان لێبێ خۆشەویستان. هەر لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە کاتێک لاپەڕەکانی مێژوو هەڵدەدەینەوە تەنها یەک شت بەڕوونی دەبینین، ململانەیەکی بێکۆتا لە نێوان خێر و شەڕدا. زەوی بە درێژایی هەزاران ساڵ خوێنی بێتاوانەکانی بینیوە، گوێی لە هاواری ستەم لێکراوان بووە و شایەدی ڕووخانی ئیمپراتۆرەتە گەورەکان و لەدایکبوونی دیکتاتۆرە ترسناکەکان بووە. مرۆڤ بەردەوام لەناو ئەم گێژاوەدا ژیاوە، بەڵام هەمیشە لە تاریکترین ساتەکاندا یەک تریسکی ئومێد لە دڵی هەموو گەلاندا هەبووە، ئومێدی گەڕانەوەی دادپەروەری، ئومێدی هاتنی کەسێک کە کۆتایی بەم هەموو ئازارە بهێنێت. بەڵام ئایا تا ئێستا بیرت لەوە کردووەتەوە ئایا ئەم ڕزگارکەرە تەنها خەیاڵێکە کە مرۆڤە بێهیواکان بۆ دڵدانەوەی خۆیان دروستیان کردبێت، یان ڕاستیەکی حاشا هەڵنەگرە و لە ئاسمانەوە بڕیاری لەسەر دراوە؟ با کەمێک بوەستین و بە قۆڵی سەیری بابەتەکە بکەین. لە زۆربەی ئاینەکاندا باسی ڕزگارکەرێک کراوە کە لە کۆتایی زەماندا دێت، بەڵام لە ئیسلامدا بابەتەکە زۆر لەوە ورتر و ڕوونترە. ئێمە لێرەدا باسی ئەفسانە ناکەین، باسی پیاوێک دەکەین کە پێغەمبەری ئیسلام درودی خودای لەسەر بێت بەدەیان فەرموودەی سەحیح مژدەی هاتنی داوە و تەنانەت وەسفی شێوە و ڕوخساریشی بۆ کردوین. بەڵێ ئێمە باسی ئیمامی مەهدی دەکەین. بەڵام ئەو پیاوە کێیە؟ ناوێکی گەورە کە زۆر جار گوێمان لێی دەبێت، بەڵام کەم کەس دەزانێت کە لە ڕاستیدا کێیە. مەهدی ناوێکی خوازراوە بە واتای ئەو کەسەی کە خودا هیدایەتی داوە. ناوی ڕاستەقینەی ڕێک وەک ناوی پێغەمبەرە، واتە محەممەدی کوڕی عەبدوڵڵا. ئەو لە نەوەی پێغەمبەرە درودی خودای لەسەر بێ، بە دیاریکراوی لە نەوەی فاتیمەی کچی و لە وەچەی حەسەن یان حوسەینە. خەیاڵ بکە دوای سەدان و هەزاران ساڵ دڵۆپێک لەو خوێنە پاکەی پێغەمبەر لە زەستەی پیاوێکدا کۆ دەبێتەوە بۆ ئەوەی ببێتە دوایین تابلۆی خێر لەسەر زەوی. بەڵام ئایا شێوەی چۆنە؟ ئایا پیاوێکی ئاساییە کە ڕۆژانە لەسەر شەقامەکان دەیان بینین؟ فەرمودەکان تابلۆیەکی زۆر جوانیان بۆ کێشاوین. مەهدی پیاوێکە خاوەنی کەسایەتێکی پڕ لە هەیبەت و سامە. پێغەمبەر درودی خودای لەسەر بێت دەفەرمێت ئەو ئەجەلی جەبهە و ئەقنە الئەنفە، واتە نێوچەوانێکی فراوان و کراوەی هەیە کە نیشانەی ڕووناکی و ژیریەکی بێسنوورە، هەروەها لووتێکی بەرز و ڕێک و کەمێک چەماوەی هەیە کە لە عەرەبدا هێمایە بۆ جوانی و سەرداری و ڕەسەنایەتی. کاتێک سەیری دەکەیت هەست بە ئارامیەکی سیر دەکەیت، وەک ئەوەی پیاوێک بێت لە جیهانێکی ترەوە هاتبێت بۆ ئەوەی برینەکانی زەوی ساڕێژ بکات. ئەرکە گەورەکەی چییە؟ لێرەدا پرسیارێکی زۆر گرنگ دێتە پێشەوە. بۆچی مەهدی دێت؟ ئایا تەنها بۆ ئەوە دێت جەنگ بکات؟ نەخێر، پێش ئەوەی مەهدی دەربکەوێت زەوی دەگاتە خراپترین دۆخی خۆی. گەندەڵی، کوشتار، زوڵم و تاوان هەموو کونجێکی ئەم جیهانە دەگرێتەوە. خەڵکی بێزار دەبن لە یەکتر، تەنانەت دراوسێ متمانی بە دراوسێکەی نامێنێ، وەک ئەوەی کە ئێستا وردە وردە هەستی پێ دەکەین. وایە یان نا؟ لەم کاتە تاریکەدا کە هیچ هیوایەک نامێنێ ئەو دەردەکەوێت. ئەرکە سەرەکیەکەی تەنها یەک ڕستەیە، بەڵام قورسترین ڕستەی مێژووە. زەوی پڕ دەکا لە دادپەروەری و یەکسانی، هەروەک چۆن پێشتر پڕ کرابوو لە زوڵم و ستەم. نهێنێ شاراوەکە چییە؟ با شتێکی زۆر سەیریشت پێ بڵێم کە ڕەنگە تووشی شۆکت بکە. ئایا دەزانی ئیمامی مەهدی خۆشی تا ئەو شەوەی کە بڕیارە تێیدا دەربکەوێت نازانێت کە ئەو مەهدیەیە چاوەڕوان دەکرێت؟ بەڵێ، زانایان دەڵێن ئەو پیاوێکی ئاسایی و چاکەکارە، بەڵام لە یەک شەودا خودای گەورە ئامادەی دەکات و هیدایەتی تەواوی دەدات و ئەو هێز و ژیریی پێدەبەخشێت کە بتوانێت سەرکردایەتی جیهان بکات. پێغەمبەر درودی خودای لەسەر بێت دەفەرموێ المهدی من ئەهل البەیت یصلح الله فی لیلە. مەهدی لە ئێمەی ئەهلی بەیتە، خودا لە یەک شەودا چاکی دەکات و ئامادەی دەکا. ئەمە بەو واتایە دێت کە هیچ کەسێک ناتوانێت بڵێ من مەهدیم، چونکە ئەوەی ئەو بانگەشەیە بکات بێگومان درۆزنە. مەهدی ڕاستەقینە هەرگیز بە دوای دەسەڵاتدا ناگەڕێ، بەڵکو دەسەڵات خۆی بە دوایدا دەگەڕێت و دێتە بەردەمی. بەڵام پرسیارە گەورە و گوماناویەکە لێرەدایە، باشە ئەگەر مەهدی ڕاستیە ئایا لە ناکاو بێ هیچ ئاگادارکردنەوەیەک دەردەکەوێت؟ ئایا گردون هیچ زەنگێکی ئاگادارکردنەوەمان ناداتێ پێش هاتنی ئەو پیاوە گەورەیە؟ وەڵامەکە نەخێرە. پێش ئەوەی ئەو دەربکەوێت کۆمەڵێک ڕووداوی زۆر سەیر و ترسناک لەسەر زەوی ڕوودەدەن، نیشانە گەلێک کە هەندێکیان سەدان ساڵە ڕوویان داوە و هەندێکی تریان ڕەنگە هەر ئێستا کە تۆ سەیری ئەم ڤیدیۆیە دەکەیت لە دەوروبەرتدا ڕوو بدەن و تۆ هەستت پێی نەکردبێت. ئایا تا ئێستا دانیشتوویت و بیرت لەوە کردوتەوە کە کات چۆن تێدەپەڕێت؟
ئایا هەز ناکەی ساڵێک وەکو مانگێکی لێ هاتووە، مانگێک وەکو هەفتەیەک و هەفتەیەک وەکو ڕۆژێک؟ با پێت بڵێم تۆ بە تەنها نیت لەم هەستەدا. ئەمە خەیاڵ نییە، ئەمە تەنها سەرقالبوونی ژیانی مۆدێرنش نییە. ئەمە یەکێکە لەو زەنگە مەترسیدارانەی کە زیاتر لە 1400 ساڵ پێش ئێستا پێغەمبەر درودی خودای لەسەر بێ ئاگاداری کردوینەتەوە لێی. بەڵێ پێشەوەی ئیمامی مەهدی دەربکەوێت و جیهان ڕزگار بکات، زەوی بە قۆناغێکی پڕ لە گۆڕانکاری سەیر و بێدەنگدا تێدەپەڕێت. قۆناغێک کە ئێمە پێی دەڵێن نیشانە بچووکەکانی ڕۆژی دوایی. ئەگەر بە وردی سەیری دەوروبەرمان بکەین تووشی شۆک دەبین کاتێک دەبینین زۆربەی ئەو نیشانانە نەک هەر ڕوویان داوە، بەڵکو بوونەتە بەشێک لە ژیانی ڕۆژانەمان و ئێمە بە بێئاگایی تێیاندا دەژین. با بگەڕێنەوە بۆ سەردەمێکی دوور. ڕۆژێک پێغەمبەر درودی خودای لەسەر بێ لەگەڵ هاوڵەکانی دانیشتە بوو. پیاوێک بە جلوبەرگێکی زۆر سپی و قژێکی زۆر ڕەشەوە هاتە ژوورەوە کۆمەڵێک پرسیاری لێکرد. لە کۆتاییدا پرسیاری لەبارەی نیشانەکانی قیامەت و کۆتایی زەمان کرد. یەکێک لە وەڵامە سەرسوڕهێنەرەکانی پێغەمبەر ئەوە بوو: دەبینیت شوانە پێخاوس و ڕوت و هەژارەکان پێش بڕکێ دەکەن لە دروستکردنی باڵەخانەی بەرزدا. ئێستا سەیرێکی جیهانی ئەمڕۆ بکە، سەیرێکی وڵاتانی کەندا و بیابانەکانی عەرەب بکە، ئەو بیابانەی کە تا چەندەیەک پێش ئێستا تەنها شوێنی خێمە و وشتر و شوانەکان بوون، ئەمڕۆ بوونەتە گۆڕەپانی سەرسوڕهێنەرترین پێشبڕکێی مێژوو. هەموو وڵاتێک دەیەوێت بەرزترین تاوەر دروست بکە، تاوەری خەلیفە کە هەورەکان دەبڕێ، تاوەری جددا کە بەرەو ئاسمان هەڵدەکێشێت. ئایا ئەمە ڕێک هەمان ئەو وێنەی نییە کە پێغەمبەر کێشا بووی؟ ئەو شوانانەی دوێنێ ئەمڕۆ خاوەنی بەرزترین باڵەخانەکانی جیهانن. ئەمە نیشانەیەکی زیندووە کە لە بەرچاوماندا دەدرەوشێتەوە، بەڵام کەم کەس درکی پێدەکات. مردنی متمانە و سەردەمی فێڵبازی. با کەمێک قوڵتر ببینەوە ناو کۆمەلگا. ئایا تا ئێستا هەست کردووە کە چەندە زەحمەت بووە کەسێکی جێگای متمانە بدۆزیتەوە؟ لە یەکێک لە نیشانە ترسناکەکانی پێش دەرکەوتنی مەهدی ئەوەیە کە ئەمانەت و متمانە لەسەر زەوی هەڵدەگیرێت. پێغەمبەر درودی خودای لەسەر بێت پێمان دەڵێ سەردەمێک دێت کە درۆزن وەکو کەسێکی ڕازگۆ سیر دەکرێت، و ڕازگۆ وەکو درۆزن خیانەتکار متمانەی پێدەکرێت و کەسی دەست پاک بە خیانەتکار لە قەڵەم دەدرێت. کەسانی نەفام و کەم عەقڵ دەبنە قسەکەری خەڵک و بڕیار لە چارە نووسینەتەوەکان دەدەن کە پێیان دەوترێت ئەڕووبیضا. کاتێک سەیری میدیاکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان و سەرکردەکانی ئەمڕۆی جیهان دەکەیت، ئایا هەمان ئەو وەسفە نابینیت؟ درۆ بۆتە پیشە، فێڵبازی بۆتە زیرەکی و کەسە پاک و ڕازگۆکان لە پەراوێزی کۆمەلگادا دەژین. ڕووباری خوێن، زۆربوونی کوشتار. بەڵام مەترسیدارترین بەشی ئەم سەردەمە تەنها لە دەستدانی متمانە نییە. نیشانەیەکی تر هەیە کە بینینی موسوورکە بە گیانی مرۆڤدا دەهێنێت، ئەویش زۆربوونی کوشتارە بە زۆرێک کە مرۆڤایەتی پێشتر نەیبینیوە. لە فەرموودەکاندا هاتووە کە یەکێک لە نیشانەکانی کۆتایی زەمان زۆربوونی کوشتارە. بەڵام ئەمە کوشتارێکی ئاسایی نییە. ئاستی کوشتن دەگاتە ڕادەیەک کە بکوژ نازانێت لەسەر چی کەسێکی کوشتووە، و کوژراویش نازانێت لەسەر چی کوژراوە. ئایا ئەمڕۆ لە جەنگە مۆدێرنەکاندا ئەمە نابینن؟ موشکێک لە ئاسمانەوە بەردەبێتەوە سەدان کەسی سڤیل منداڵ و پیر دەکوژێت بەبێ ئەوەی یەکێک لەوانە بزانێت تاوانی چی بووە. تەقینەوەکان، تیرۆر، ململانێ سیاسیەکان کە قوربانیەکەی تەنها مرۆڤە بێتاوانەکانن. ژیانی مرۆڤ بۆتە هەرزانترین شت لەسەر ئەم هەسارەیە. زەوی بە خوێن سوور بووە و چاوەڕێی دەستێک دەکات کە ئەم خوێن ڕشتنە بوەستێنێت. ئایا کاتەکە نزیک بووتەوە؟ هەموو ئەم نیشانانە، هەموو ئەم گۆڕانکاریە خێرانە وەک ئەوە وان پارچەکانی پازڵێک بن کە وردە وردە لە شوێنی خۆیان دادەنرێن بۆ تەواوکردنی وێنە گەورەکە. ئێمە لە ناو سێبەرەکانی کۆتاییدا دەژین. زەوی ماندووە، ئاسمان چاوەڕێیە و ڕووداوەکان خێراتر دەبن. بەڵام ئەمانە تەنها نیشانە بچووکەکان بوون. ئەو ئامادەکاریە بێدەنگی کە زۆر بەمان هەستمان پێ نەکرد. ئەیسی ڕوودەدات کاتێک زەوی دەست دەکات بە تووڕەبوون؟ چی ڕوودەدات کاتێک سروش لە ژێر کۆنتڕۆڵی مرۆڤ دەردەسێت و گەورەترین جەنگەکانی مێژوو لەسەر زەوی هەڵدەگیرسێن؟ ئەم گۆڕانکاریە هێمنانە بەم نزیکانە دەگۆڕێن بۆ گەردەلوولێکی وێران کرد. زەوی دەکەوێتە لەرەلەر و جیهان دابەش دەبێت. لە بەشی داهاتوودا دەرگایەکی ترسناکتر دەکەینەوە، ئامادە بە بۆ چوونە ناو سەردەمی ئاژاوە و جەنگە گەورەکان.
دوای ئەوەی نیشانە بچووکەکان کە بەهێمنی و لە بێدەنگیدا دزیان کردە ناو ژیانمان، قۆناغێکی نوێ و زۆر جیاواز دەست پێ دەکا. قۆناغێک کە ئیتر تەنها مرۆڤەکان نین کە تێیدا دەگۆڕێن، بەڵکو خودی هەسارەی زەوی دەست دەکا بە جوڵە و دەربڕینی تووڕێی خۆی، وەک ئەوەی زەوی بێزار بوو بێت لەو هەموو ستەم و تاوانانەی کە لەسەر پشتی دەکرێت، بڕیار دەدا کە ئیتر کاتی ئەوە هاتووە خۆی بتەکێنێت. ئایا لەم ساڵانەی دواییدا تێبینی شتێکی سەیرت نەکردووە؟ ئایا هەستت نەکردووە هەواڵی بوومەلەرزە و وێرانکاریە سروشتیەکان بوونەتە بەشێکی جیانەکراوە لە هەواڵی ڕۆژانەمان؟ با بگەڕێینەوە بۆ وتە نمرەکانی پێغەمبەری ئیسلام درودی خودای لەسەر بێ لە فەرمودەیەکی سەرسوڕهێنەردا دەفەرموێت کە قیامەت و کۆتایی زەمان نایەت تاوەکو چەند شتێک ڕوونەدات. یەکێک لەوانە بوومەلەرزەکان زۆر دەبن. زانایان لە شڕۆڤەی ئەم فەرمودەیەدا دەڵێن مەبەست لی تەنها بوومەلەرزەیەکی ئاسایی نییە کە جارە جارە ڕوودەدات، بەڵکو مەبەست پێی زۆربوونێکی ناسروشتی و یەک لە دوای یەکە. خیال بکە شارە گەورەکان کە بە سەدان ساڵ دروست کراون لە چەند سرکەیەکدا دەبنە تەنێک لە خۆڵم مێش و دار و بەردوو. ترس باڵی بەسەر دڵی مرۆڤەکاندا دەکێشێت و هیچ شوێنێک نامێنێتەوە بۆ خۆ حەشاردان. زەوی لە لەرەلەرێکی بێکۆتاییدا دەبێت، وەک ئەوەی ژانێکی گەورە گرتبێتی و چاوەڕێی لە دایکبوونی سەردەمێکی نوێ بکات. بەڵام کارە ساتەکە تەنها لە بوومەلەرزەدا کورد نابێتەوە. پێش ئەوەی ئیمامی مەهدی دەربکەوێت، جیهان دەکەوێتە ناو گێژاوێکی کۆمەڵایەتی و سیاسی ئەوەندە گەورە کە عەقڵی مرۆڤ ناتوانێت درکی پێ بکات. پێی دەوترێت سەردەمی فیتنەکان. پێغەمبەر درودی خودای لەسەر بێ وەسفێکی زۆر ترسناکی ئەم سەردەمەمان بۆ دەکات و دەفەرموێت فیتنە و ئاژاوەکان وەکو پارچەکانی شەوێکی تاریک بەسەر مرۆڤایەتیدا دێن، یەکێک لە دوای ئەوی تر. هەر کاتێک ئاژاوەیەک کۆتایی دێت، مرۆڤەکان دەڵێن ئەمە کۆتاییەتی و ڕزگارمان بوو، بەڵام یەکسەر فیتنەیەکی گەورەتر و وێران کەرتر سەر هەڵدەدات. دۆخەکە هێندە ئاڵۆز دەبێت، جیاکردنەوەی ڕاستی و درۆ دەبێتە مەحاڵ. لەو سەردەمەدا وەک لە فەرمودەکاندا هاتووە، پیاو لە بەیانیدا باوەڕدارە و لە ئێوارەدا دەبێتە بێ باوەڕ، یان لە ئێوارەدا باوەڕدارە و بەیانی دەبێتە بێ باوەڕ. باوەڕ و پرەنسیبەکان ئەوەندە لاواز دەبن، مرۆڤەکان بە بڕەپارەیەکی کەم یان بۆ بەرژەوەندیەکی کاتی دنیا ئاین و بەهاکانیان دەفرۆشن. ئایا کاتێک سەیری ململانی و فرۆشتنی ویژدانەکانی سەدەی 21 دەکەین، هەز ناکەین ئێمە لە ناوەڕاستی ئەو گێژاوە داین؟ جەنگە گەورەکان و دابەشبوونی جیهان. لەم نێوەندەدا کاتێک ئابووری جیهان دادەڕمێت و سەرچاوەکان کەم دەکەن، زلهێزەکان ئیتر ناتوانن بەرژەوەندیەکانیان لە ڕێگەی دیبلۆماسیەوە بپارێزن. سەردەمی ئاشتیە درۆینەکە کۆتایی دێت و پەردە لەسەر ڕوخسارە دڕندەکەی مرۆڤ هەڵدەدرێتەوە. جیهان دابەش دەبێت بۆ دوو بەرەی سەرەکی و ململانەکان لە جەنگی ساردەوە دەگۆڕێن بۆ جەنگی خوێناوی و ڕاستەوخۆ. ئامرازە وێرانکەرەکان چەکە پێشکەوتۆکان و تەکنەلۆژیای کوشتن دەگاتە ئەو پڕی هێزی خۆی. مرۆڤایەتی لە چاوەڕوانی هەڵگیرساندنی چەخماغەیەکدایە کە هەموو زەوی بسووتێنێت. خەڵکی لە ترسی گیانی خۆیان ڕادەکەن و وڵاتەکان سنوورەکانیان دادەخن. ئاوارەی برسێتی و نەخۆشی باڵ بەسەر نیوەی گۆی زەویدا دەکێشێت. لەم چرکە ساتە تاریکەدا کاتێک هەموو سەرکردەکان شکست دەهێنن لە هێنانەدی ئاشتی، کاتێک ڕێکخراوە نێو دەوڵەتەکان دەبنە تەنها ناوێکی بێمانە لەسەر کاخەز و کاتێک مرۆڤایەتی دەگاتە لێواری لە ناوچوونێکی یەکجارەکی، هەمووان بەبێت جیاوازی ئاین و نەتەوە چاویان دەبڕنە ئاسمان. هەمووان لە ناخەوە هاوار دەکەن و داوای ڕزگارکەرێک دەکەن، داوای دەستێکی پۆڵاین دەکەن کە بتوانێت ئەم ئامێرە شێتانەی کوشتار بوەستێنێت. ئەمە ڕێک ئەو کاتەیە کە زەوی ئامادە دەبێت بۆ پێشوازیکردن لە کەسایەتیە مەزنەکە. ئیمامی مەهدی. بەڵام بوەستە، پێش ئەوەی ئەو بگات دەبێت گەورەترین و سیرترین ڕووداوی ئابووری و سەربازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕووبدا. ڕووداوێک کە پەیوەندی بە یەکێک لە کۆنترین ڕووبارەکانی مێژووەوە هەیە. ڕووبارێک کە لە ناکاو وشک دەبێت و نهێنیەکی ترسناک لە بنی خۆیدا ئاشکرا دەکا. نهێنیەک کەوا دەکا سوپاکانی جیهان شێت ببن و خوێناویترین جەنگ لە مێژووی ناوچەکەدا هەڵبگیرسێت. ئەو ڕووبارە چییە؟ و ئەو کێوە زێڕە چییە کە لە ژێریدا حەشار دراوە؟ ئێستاش دینە باسکردنی. لە دڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە نێوان سیا بەرزەکان و دەشتایە فراوانەکاندا شادەمارێکی ژیان هەیە کە بۆ هەزاران ساڵە مێژووی مرۆڤایەتی لەسەر کەنارەکانی دەنووسرێتەوە. ڕووباری فورات، ئەو ڕووبارەی کە شارستانێتە دێڕینەکانی وەکو سۆمەری و بابلی و ئاشووری لەسەر لێوارەکانی لەدایک بوون و گەشەیان کرد. ئەفسانە و چیرۆکەکان لەگەڵ شەپۆلەکانیدا تێکەڵ بوون.
بەڵام هیچ یەکێک لەو چیرۆکانە ناگاتە ئەو نهێنێ سامناکەی کە لە قوڵای ئەم ڕووبارەدا شاراوەتەوە و تەنها چاوەڕێی کاتی خۆی دەکا بۆ ئەوەی جیهان تووشی سەرسوڕمان بکە. ئایا هەرگیز بیرت لەوە کردوتەوە کە ڕووبارێک بتوانێت ببێتە هۆکاری کۆتایی هێنان بە ژیانی سەدان هەزار کەس، نەک بەهۆی لافا و نقمبوونەوە، بەڵکو بەهۆی وشکبوونەوەی؟ با پێکەوە گەشتێک بکەین بۆ ناو یەکێک لە ترسناکترین و ڕوونترین پێشبینیەکانی پێغەمبەری ئیسلام درودی خودای لەسەر بێ، لە فەرمودەیەکی زۆر بەناوبانگدا کە زۆرینەی زانایان لەسەر ڕاستیەکەی کۆکن. پێغەمبەر سەبارەت بەم ڕووداوە دەفەرمێت: قیامەت هەڵناسێت تاوەکو ڕووباری فورات لەسەر کێوێک لە زێر لا ناچێت و وشک نابێت. خەڵکی لەسەری جەنگ دەکەن، لە هەر 100 کەسێک 99 کەسیان دەکوژێن و هەر پیاوێک لەوانە دەڵێ بەشک و من ئەو کەسە بم کە ڕزگارم دەبێت. ئەمە تەنها گێڕانەوەیەکی ئاسایی نییە، ئەمە زەنگێکی هۆشیارکەرەوەیە کە دەنگدانەوەکەی لە مێژوودا دەزرنگێتەوە. با وێنەکە لە خەیاڵی خۆماندا دروست بکەین. ساڵانێک تێدەپەڕن، گۆڕانکاریەکانی کەش و هەوا لە جیهاندا دەگەنە لووتکە. بەنداوە گەورەکان بە مەبەستی جیاواز ئاو دەگرنەوە و وشکە ساڵی بە تەواوی بەرۆکی ناوچەکە دەگرێت. وردە وردە ئەو ڕووبارە مەزنەی کە جاران کەشتێک گەورەکان تێیدا دەسوڕانەوە و ماسیگیرەکان بژێویان لەسەر بوو دەست دەکات بە پاشەکشە. ئاوەکەی کەم و کەمتر دەبێتەوە. قوڕ و لیتی بنی ڕووبارەکە لەبەر هەتا و قلیش دەبات. لە ناکاو شتێکی بریقەدار لە ژێر خۆڵەکەدا دەردەکەوێت. سەرەتاوەکو تاشە بەردێکی بسووک دەردەکەوێت. بەڵام کاتێک هەڵدەکۆڵڕێت و ئاوەکە زیاتر وشک دەبێت، قەبارە ڕاستەقینەکەی ئاشکرا دەبێت. ئەوە بەرد نییە، ئەوە کێوێکە لە زێڕی بێگەرد، زێڕە کە چاوی مرۆڤایەتی کوێر دەکات و عەقڵەکان دەوەستێنێت. دەتوانیت وێنەی ئەو شۆکە گەورەیە بکەی کە جیهان دەیگرێتەوە لە سەردەمێکدا کە ئابووری جیهان لە قەیرانێکی قوڵدایە و پارەی کاخەز بەهای خۆی لە دەستداوە. دەرکەوتنی بڕێکی وا خەیاڵی لە زێڕ وا دەکات تەواوی وڵاتان و زلهێزەکان کۆنتڕۆڵی خۆیان لە دەست بدەن. هەواڵەکە وەکو ئاگر لە ناو پوشدا بڵاو دەبێتەوە. مانگە دەستگردەکان وێنەکەی دەگوازنەوە. کەناڵەکانی هەواڵ گەورەترین ڕووماڵی مێژووی دەکەن و جیهان بێدەنگ دەبێت لە ئاست گەورەی ڕووداوەکەدا. لێرەوە ئاژاوە گەورەکە دەست پێ دەکات. سوپاکانی جیهان بە چەک و تانک و فڕۆکە پێشکەوتۆکانیانەوە سنوورەکان دەبەزێن و بەرەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە دیاری کراوی بەرەو کەناری فورات بەڕێ دەکەون. جەنگێک هەڵدەگیرسێت کە مێژوو هاوشێوەی نەبینیوە. ئەمە جەنگ نییە لەسەر خاک، نیشتیمانیان ئاین. ئەمە جەنگی چاوسنۆکی و تەماحی شێتانەی مرۆڤە. جەنگی بەرژەوەندیە خوێناویەکانە کە تێیدا هەموو لایەنێک دەیەوێت خاوەندارێتی ئەو کێوە زێڕە بکە. فەرمودەکە بەڕوونی ئاماژە بە قەبارەی کارە ساتەکە دەکات. لە هەر 100 کەسێک 99 کەس دەکوژرێت، واتە ڕێژەی مردن لەم جەنگەدا دەگاتە 99 لە سەدا. ئایا ئەمە بەواتای بەکارهێنانی چەکی کۆمەڵکوژ و وێرانکرد نایەت؟ دیمەنەکە پڕ دەبێت لە لاشەی سوتاو و خوێنی ڕژاو. ئایا ئەمە بەکارهێنانی ئەو چەکە مۆدێرنانە نییە کە جەستەی مرۆڤەکان دەسووتێنن پێش ئەوەی تەنانەت دەستیان بە زێڕەکە بگات؟ سەرڕای ئەم کۆمەڵکوژیە بێوێنەیە ئەوەی مرۆڤ زیاتر دەهەژێنێت دەروون ناسی ئەو سەربازانەیە کە دەچنە ئەو جەنگەوە. هەر یەکەیان دەزانێت کە چونە ناو ئەو گۆڕەپانەوە تا مەرگی مسۆگەر، چونکە دەبینێت لە هەر 100 هاوڕێکی 99یان دەکوژرێن. بەڵام تەماح چاوەکانیانی کوێر کردووە، مێشکیانی سڕ کردووە و لە دڵی خۆیاندا دەڵێن ڕەنگە ئەو یەک کەسەی لە نێوان 100 کەسەکەدا ڕزگاری دەبێت و ئەم سامانە بێسنوورە دەبات هەر من بم. ئەمەیە سروشتی مرۆڤ کاتێک دەبێتە کۆیلەی مادە و هەموو بەهاکانی ژیان لە پێناو سامانێکدا لە دەست دەدات. بەڵام ڕێنمایی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ بۆ باوەڕدارانی ڕاستەقینە لەو کاتەدا چییە؟ ئامۆژگاریەکی زۆر کورت و پڕبەهایە کە دەفەرمێت هەر کەسێک لەو کاتەدا ئامادە بوو و بینی با هیچ شتێک لەو زێڕە نەبات و لێی نزیک نەکەوێتەوە، چونکە ئەو زێڕە نیعمەت نییە بۆ دەوڵەمەند بوون، بەڵکو نەفرەتێکە بۆ تاقیکردنەوەی مرۆڤایەتی. ئەو کێوە زێڕە وەک تەڵەیەک وایە بۆ کۆکردنەوەی هەموو ستەمکار و چاوسنۆکەکانی جیهان و لەناو بردنیان لە یەک شوێندا. ئێستا کە سەیری هەواڵەکانی ئەمڕۆ دەکەین و دەبینین چۆن ئاستی ئاوی فورات لە وڵاتانی عێراق و سووریا ساڵ بە ساڵ بە شێوەیەکی مەترسیدار دادەبەزێت و چۆن وشکە ساڵی ناوچەکەی گرتوێتەوە. موچورکەیەک بە گیانماندا دێت. ئایا ئێمە زۆر نزیکین لە بینینی ئەم ڕووداوە سامناکە؟ ئایا ئەو نەوەی کە ئەم کێوە زێڕە دەبینێت و شاید حاڵی ئەو کۆمەڵکوژیە دەبێت هەر ئێمەین؟ لە کاتێکدا زەوی بە خوێنی جەنگی فورات سوور دەبێت و زلهێزەکان خەریکی لە ناوبردنی یەکترن،
لە گۆشەیەکی تری ئەم ڕۆژهەڵاتە پڕ لە خوێنەدا کەسایەتێکی تری ترسناک سەر دەردەهێنێت، پیاوێک کە دڵی لە بەرد ڕقترە، سەرکردەیەک کە بەڵێنی وێرانکاریەکی زۆر گەورەتر دەدات، پیاوێک کە لە شامەوە پەیدا دەبێت و سوپاکەی وەکو گەردەلوولێکی ڕەش هەموو شتێک ڕادەماڵێت بۆ ئەوەی ڕێگە خۆش بکا بۆ تاریکترین ڕۆژەکانی پێش هاتنی مەهدی. ئەم کەسە کێیە؟ ناو نیشانەی چییە و چۆن زەوی پڕ دەکا لە ترس و تۆقاندن؟ ئێستا پەردە لەسەر کەسایەتی سوفیان لا دەدەین، دڕندەیەک لە شامەوە کە مێژوو هاوشێوەی نەبینیوە. لە کاتێکدا زۆربەی وڵاتانی جیهان و زلهێزەکان چاویان کوێر بووە و خەریکی سەربڕینی یەکترن لەسەر ئەو کێوە زێڕەی کە لە ژێر ڕووباری فوراتدا دەرکەوتووە. لە سووسێکی تری ئەم ڕۆژهەڵاتە پڕ لە برینەدا تاریکیەکی نوێ خەریکە لەدایک دەبێت. کاتێک ئاژاوەکان دەگەنە لووتکە و یاسا نامێنێت، دەرفەتێکی زێڕین بۆ دەرکەوتنی دڕندەکان دەڕەخسێت. لێرەدا لە خاکی شامەوە کە سووریای ئەمڕۆ و دەوروبەری دەگرێتەوە، پیاوێک سەر دەردەهێنێت کە مێژوو بە دەگمەن کەسایەتێکی وا بێبەزەی و خوێن مژی بینیوە، پیاوێک کە بە هاتنی ترسێکی وا دەخاتە دڵی مرۆڤەکانەوە کە تەنانەت دایکەکان لە ترسی گیانی خۆیان منداڵەکانی باوشیان لەبیر دەچێتەوە. ئەم کەسە ناوی لە مێژووی پێشینەکاندا بە سوفیانی هاتووە. بەڵام ئەم سوفیانیە کێیە؟ ئایا تەنها فەرماندەیەکی سەربازی ئاساییە؟ نەخێر، با لێرەدا وێنەی ئەو پیاوت بۆ بکێشم. وێنەیە کاتێک دێتە پێشچاوت هەست بەو تۆقاندنە دەکەیت کە لەگەڵ خۆیدا دەیهێنێ. لە گێڕانەوە مێژوویەکاندا هاتووە کە ئەو لە نەوەی ئەبوو سوفیانە، ڕوخسارێکی زۆر ترسناک و قێزەونی هەیە، پیاوێکە سەری گەورەیە، دەموساوی پەڵەپەڵەیە و شوێنەواری نەخۆشی یان برینی پێوە دیارە. کاتێک سەیری چاوەکانی دەکەی وەکو ئەوە وایە سەیری چاوی شەیتان بکەی، چونکە یەکێک لە چاوەکانی کەمێک سپایەتی تێدایە، وەک ئەوەی کوێر بێت یان نەخۆشیەکی هەبێت کە نیگاکانی دڕندەتر کردووە. ئەو بەسەر سوپایەکەوە دێک کە ئاڵاکەیان سوورە، ڕەنگی سوور نیشانەیەکە بۆ ئەو خوێنەی کە دەیڕێژن. ڕەشەبای مرگ بەسەر شارەکاندا. بیر لەو دیمەنە بکەرەوە، خەڵکی شام لە ناو جەنگێکی ناوخۆیی درێژخایەن و برسێتێکی کوشندەدا دەژین، ماندوون و تەنها بە دوای نانێکی وشک یان کەمێک ئارامیدا دەگەڕێن. لە ناکاو سوپای سوفیانی وەکو ڕەشەبایەکی وێران کرددا دەبزنە ناویانەوە. ئەو پیاوە بە خێرایەکی سەرسوڕهێنەر دەست بەسەر هەر پێنج ناوچە سەرەکیەکی شامدا دەگرێت. سوپاکەی تەنها بۆ داگیرکردن نایەن، بەڵکو بۆ قڕکردن دێن. خەیاڵ بکە چۆن دەرگای ماڵەکان دەشکێنن، پیاوەکان لە بەرچاو خێزانەکانیان سەردەبڕن و ژن و منداڵەکان لە ناو شەقامەکاندا دەهاوێژن. شارەکان دەبنە گۆمێکی گەورەی خوێن، بە جۆرێک کە مرۆڤەکان لە ترسی گیانی خۆیان لە ناو ئەشکەوت و ژێرزەمینەکاندا خۆیان حەشار دەدەن، بەڵام دەستی بێبەزەی سوفیانی پێیان دەگات. دوای ئەوەی شام بە تەواوی دەکەوێتە ژێردەستی، سوفیانی گوێی لەو دەنگۆیانە دەبێت کە لەسەر فورات زەنگێکی گەورە لەسەر زێڕ بەردەوامە. تەماح و حەزی فراوان خوازی پاڵی پێوە دەنێت و سوپاکەی بەرەو عێراق و ناوچەی جەزیرە بجوڵێنێ لە شوێنێک بە ناوی قرقیسیا، نزیک دێرە زووری ئەمڕۆ لەسەر ڕووباری فورات، گەورەترین و خوێناویترین بەریەککەوتنی سەربازی ڕوودەدات. لەوێدا سوپای سوفیانی ڕوو بە ڕووی هێزە گەورەکانی تر دەبێتەوە. دەزانیت لەم جەنگەدا چی ڕوودەدات؟ گێڕانەوەکان دەڵێن زیاتر لە 100,000 سەرباز لە یەک ڕۆژدا دەکوژرێن. لاشەی مرۆڤەکان وەکو گردۆڵکە لەسەر یەک کەڵەکە دەبن. دیمەنێک کە مرۆڤایەتی هەرگیز نەیدی بوو. هەزاران باوک، هەزاران کوڕ بە بێگیان لە ناو قوڕ و خوێندا کەوتون و کەس نییە بیان نێژێت. کارە ساتەکە هێندە گەورە دەبێت کە لە ئاسمانەوە دەنگێک یان بانگدەرێک بانگی باڵندە دڕندەکان و ئاژەڵە گۆشخۆرەکانی بیابان دەکات و دەڵێ وەرن گۆشتی ستەمکاران بخۆن. ئاسمان ڕەش دەبێت بە باڵندەی لاشەخۆر و دەنگی قەلەڕەش و گورگەکان تێکەڵ بە بۆنی خوێنی سوێر دەبێت. ئەمە سزای سروشتە بۆ ئەو مرۆڤانەی کە لە پێناو مادەدا یەکتریان پارچە پارچە کرد. ڕاوکردنی مەهدی. سوفیانی لێرەدا ناوەستێت. ئەو پیاوە دەزانێت کە لە کۆتاییدا ڕزگارکەرێک دێت و کۆتایی بە دەسەڵاتە تاریکەکەی دەهێنێت، بۆیە دەکەوێتە خۆی بۆ ئەوەی پێش ئەوەی ئەو ڕزگارکەرە دروست بێت لە ناوی ببات. کاتێک دەبیستێت کەسایەتێک هەیە لە مەدینە کە خەڵکی باز لەوە دەکەن ڕەنگە ئەو مەهدیەکە بێت، یەکسەر بەشێکی گەورەی سوپاکەی کە پێک دێ لە دڕندەترین و بێڕەحمترین سەربازەکانی دەنێرێت بەرەو حیجاز کە دەکاتە سعودیەی ئەمڕۆ. مەبەستیان تەنها و تەنها مەدینەی منەوەرە، شاری پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەو سوپایە بە بیابانەکاندا ڕەت دەبن، هەر لادەیەک هەر خێوەتگەیەک کە ڕێگەیان دەکەوێتە سەری دەیسووتێنن. کاتێک دەگەنە مەدینە
وێرانکاریەکی وا دەکەن کە دڵی مێژوو دەهەژێنێت، گەڕان و پشکنین بەناو ماڵەکاندا بۆ دۆزینەوەی ئەو پیاوەی کە ناوی محەممەدی کوڕی عەبدوڵایە دەست پێ دەکا. ترس و تۆقاندن باڵ بەسەر خەڵکی مەدینەدا دەکێشێ و مەهدی کە هێشتا بە تەواوی ئامادە نییە بۆ بەیعەت پێدان، ناچار دەبێت لە ترسی گیانی خۆی و بۆ پاراستنی پەیامەکەی بەنهێنی و بەبێ هیچ پاسەوانێک مەدینە جێبهێڵێت و ڕووبکاتە مەککە. خەیاڵ بکە ڕزگارکەری جیهان بە تەنها لە ناو تاریکی شەودا بە ڕێگا سەختەکانی نێوان مەدینە و مەککەدا هەنگاو دەنێ، لە کاتێکدا سوپایەکی خوێنمەش بە دوایەوەن بۆ ئەوەی سەری ببڕن. مرۆڤایەتی دەگاتە خاڵی کۆتایی بێهیوایی، هیچ سوپایەک ناتوانێت بەر بەبەری سوفیان بگرێت، هیچ یاسایەک ناتوانێت ئەم خوێن ڕشتنە بوەستێنێت. ئایا ئەمە کۆتایی جیهانە؟ ئایا زەوی بۆ هەمیشە دەبێتە دۆزەخێک لە ژێر دەستی ئەم ستەمکارانەدا؟ کێ هەیە بتوانێت لەناو ئەم تاریکیە ئەستورەدا تیشکێکی ڕووناک بداتە مرۆڤەکان و بێدەسەڵاتەکان کە لە گۆشەی ماڵەکانیاندا لەگەڵ ترسەکانیاندا دەگیرین؟ لەم چرکە ساتەدا کاتی ئەوە دێت کە هێزی ئاسمان بێتە دەنگ. بەڵێ، دەنگێک کە هەموو مرۆڤایەتی لە خەوی قوڵ ڕادەچەڵەکێنێ، دەنگێک کە پێویستی بە تەلەڤیزیۆن و ئینتەرنێت نابێ بۆ بڵاوبوونەوە. شاید حاڵی ڕووداوێک دەبین کە زانایان بە ئەسەیحە یان دەنگی ئاسمان ناوی دەبن، ڕووداوێک لە ناوەڕاستی مانگی ڕەمەزاندا زەوی دەهەژێنێت، ئامادە بە بۆ سیرترین و گەورەترین موعجیزەی مێژوو. لە تاریکترین ساتەکانی شەودا، کاتێک سوپاکی سوفیانی زەویان بە خوێن سوور کردووە، کاتێک خەڵکی لە ناو ماڵەکانیاندا لە ترسا دەلەرزن و هەموو هیوایەکیان بە هێزەکانی سەر زەوی بڕاوە، لە ناکاو ڕووداوێک ڕوودەدا کە بۆ هەمیشە ئاراستی مێژوو دەگۆڕێ. مرۆڤەکان بێ ئومێد بوون، بەڵام ئاسمان بێ ئومێد نەبووە. کاتێک یاساکانی مرۆڤ شکست دەهێنن، کاتی ئەوە دێت یاساکانی گردوون خۆیان بسەپێنن. با وێنەکە بگەڕێنینەوە بۆ مانگێکی پیرۆز، مانگی ڕەمەزان. زۆربەی گەڕانەوەکان و پێشبینە ئیسلامیەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەم ڕوودا و مەزنە لە مانگی ڕەمەزاندا بە دیاریکراوی لە نیوەی مانگەکە یان لە دەوروبەری 23 مانگ و لە ڕۆژی هەینیدا ڕوودەدات. خەڵکی بە ڕۆژون ماندوون لە دەست زەنگ و نەهامەتی، لە ناو ماڵەکانیان یان لە مزگەوتەکان خەریکی عیبادەتن و هەندێکشیان لە گێژاوی تاوان و تەماحی دنیادان. لە ناکاو لە کازیوەی بەیانیدا پێش ئەوەی خۆر بە تەواوی هەڵبێت، دەنگێک زەوی دەهەژێنێت. ئەمە دەنگی تەقینەوەی ئەتۆمی نییە، ئەمە دەنگی موشک و فڕۆکەش نییە، ئەمە دەنگێکە کە تەکنەلۆژیا و زانستی مرۆڤ لە ئاسیدا دەستەوەستان دەمێنێتەوە. گێڕانەوەکان پێی دەڵێن ئەسەیحە، هاواریان دەنگی ئاسمان. موعجیزەی دەنگەکە چۆن هەمووان لی تێدەگەن؟ بیر لە گەورەی ئەم موعجیزەیە بکەرەوە. لە جیهانێکدا کە مرۆڤەکان بە هەزاران زمانی جیاواز قسە دەکەن، چۆن دەکرێت یەک دەنگ لە ئاسمانەوە بێت و هەمووان لی تێبگەن؟ فەرمودەکان دەڵێن ئەم دەنگە دەنگی فریشتەیەکی گەورەیە بە ناوی جوبرائیل کە لە ئاسمانەوە بانگ دەکا. موعجیزەکە لەوەدایە کە هەر مرۆڤێک لەسەر ڕووی زەوی بە هەر زمانێک قسە بکات بە زمانەکەی خۆی گوێی لە دەنگەکە دەبێت. کوردێک لە سیاکانی کوردستان بە کوردیەکی پارا و گوێی لێ دەبێت، ئەمریکیەک لە نیویۆرک بە ئینگلیزی و چینیەک لە پەکین بە زمانی خۆی. دەنگەکە ناو نیشانی ئیمامی مەهدی و باوکی ڕادەگەێنێت و دەڵێت: ئەی خەڵکینە، حەق لەگەڵ محەممەدی کوڕی عەبدوڵڵادایە، ئەو مەهدیە، شوێنی بکەون. کاردانەوەی مرۆڤەکان و ساتی شۆکە گەورەکە. دەتوانیت دوێنای ئەو ساتە بکەیت؟ پێغەمبەر درودی خودای لەسەر بێ کاردانەوەی خەڵک لەو چرکە ساتەدا بە شێوەیەکی زۆر ورد و دراماتیکی وەسف دەکات. کەسی نووسوو بە ترسی زۆرەوە لە خەو ڕادەپەڕێت، کەسی بێدار و بە ئاگا تووشی شۆک دەبێت و دەکەوێتە سەر چۆک، وەک کچە گەنجەکان لە ترسا لە ژوورەکانیان دێنە دەرەوە. هیچ دیوارێک، هیچ قەڵایەک لە ژێر زەمین ناتوانێت ڕێگری لەم دەنگە بکە. گوێسکەی هەموو مرۆڤێک دەبڕێت. ستەم کارەکان لە نێوانیاندا سوفیانی و سەرکردەی زلهێزەکان ترسێکی وا دەنیشێتە دڵیانەوە کە حەز دەکەن کۆتاییان هاتووە. چەکەکانیان لە دەست بەردەبێتەوە، چونکە دەزانن ئەمە هێزێکە ئەوان ناتوانن جەنگی لەگەڵ بکەن. لە بەرامبەردا دڵی باوەڕداران و چەوساوەکان پڕ دەبێت لە فرمێسکی خۆشی و ئومێد. ئەوان دەزانن کە ساتە چاوەڕوان کراوەکە هاتووە. دەنگی دووەم لە زەویەوە. بەڵام ئایا پێت وایە شەیتان و هێزەکانی تاریکی بەم ئاسانیە تەسلیم دەبن؟ نەخێر، لێرەدا تاقیکردنەوە گەورەکە دەست پێ دەکا. کاتێک ڕۆژ بەرەو ئێوارە دەچێت و خەڵکی هێشتا لە شۆکی دەنگەکەی بەیانیدان، دەنگێکی تر دەبیسترێت. بەڵام ئەم جارە دەنگەکە لە ئاسمانەوە نایەت، بەڵکو لە خوارەوە لە زەویەوە دێت. دەنگی ئیبلیس یاخود شەیتانە کە هاوار دەکات و هەوڵ دەدا خەڵکی چەواشە بکە. ئەو بانگەشی ئەوە دەکا کە کەسێکی تر حەقە و
کوژراوە و دەبێت تۆڵەی بکرێتەوە. ئامانجی ئەم دەنگەی دووەم تەنها دروستکردنی گومانە لە دڵی مرۆڤەکاندا. ئایا باوەڕ بە هێزی ڕووناکی ئاسمان دەکەن یان دەکەونە دوای تاریکی و گومانی زەوی؟ لەم ڕۆژەدا جیهان بۆ دوو بەری تەواو جیاواز دابەش دەبێت. باوەڕدارانی ڕاستەقینە کە دەنگەکەی یەکەم وەردەگرن و ئەوانەی کە دوودڵن و دەکەونە دوای دەنگی دووەمەوە. گۆڕانی ئاراستی چاوەکان. دوای ئەم ڕووداوە گەورەیە ئیتر هیچ شتێک وەک پێشتری لێ نایەتەوە. سوپای سوفیانی زیاتر شێتگیر دەبن. جەنگەکان شێوازێکی تائیفی و عەقایدی قوڵتر لە خۆ دەگرن. بەڵام لە هەمووی گرنگتر ملیۆنان کەس لە سەرانسەری جیهاندا ئەوانەی کە بە دوای ڕاستیدا دەگەڕێن جانتای سەفەرەکانیان دەپێسنەوە. ئیتر هیچ وڵاتێک و سەرکردەیەک ناتوانێت سرنجیان ڕابکێشێ. هەموو دڵەکان و هەموو چاوەکان ڕوودەکەنە یەک ئاراستە. ڕوودەکەنە قیبلەی موسڵمانان. ڕوودەکەنە ئەو شارەی کە لە ناو چیا ڕەشەکاندا دروستکراوە و ماڵی خودای لێیە. مەککەی پیرۆز. چونکە هەمووان دەزانن ئەو پیاوەی کە ئاسمان ناوی هێنا ئێستا لە ناو ئەو شارەدایە بە تەنها و بەنهێنی دەسوڕێتەوە و چاوەڕی ساتە چارۆن و سازەکەیە. ئەی چۆن دەدۆزرێتەوە؟ چۆن بەیعەتی پێدەدرێت لە کاتێکدا خۆی ڕەتی دەکاتەوە؟ ئەو ساتە مێژووی کە لە نێوان حەزەرول ئەسوەد و مەقامی ئیبراهیمدا ڕوودەدات چۆنە؟ دوای ئەوەی ئەو دەنگە مەزنە لە ئاسمانەوە زەوی هەژاند و ناوی ڕزگارکەرەکەی بە گوێی هەموو مرۆڤایەتیدادا، جیهان کەوتە ناو گەورەترین دڵڕاوکی مێژووەوە. لەلایەکە وستەمکاران شێتگیر بوون بۆ دۆزینەوەی ئەم پیاوە و لە ناوبردنی. لایەکی تریشەوە باوەڕداران و کەسە چاکەکارەکان لە هەموو گۆشەیەکی زەویەوە کەوتنە ڕێ بۆ دۆزینەوەی ئەو سەرکردەی کە ئاسمان دیاری کردووە. بەڵام با پرسیارێکی گرنگ بکەین. لەو کاتەدا خودی ئیمامی مەهدی لەکوێ و چه هەستێکی هەیە؟ ئایا لە ناو کۆشکێکی گەورەدای و چاوەڕی خەڵک دەکا بچنە خزمەتی؟ ئایا سوپایەکی گەورەی ئامادە کردووە و خەریکی ڕاهێنانە؟ نەخێر. بگەڕینەوە بۆ ئەو ساتێک کە مەهدی لە ترسی سوپا خوێنمژەکەی سوفیانی مەدینەی جێهێشت. ئەو وەک کەسێکی هەڵهاتوو داواکراو بەبێ هیچ پاسەوانێک بە پێخاوسی و بە دڵێکی پڕ لە ترسەوە ڕووی کردە شاری مەککە. فەرمودەکان دەڵێن ئەو لەسەر سونەتی پێغەمبەر موسا سەلامی خوای لەسەر بێت دەڕوات کاتێک لە فیرعەون هەڵهات، واتە بە ترس و پارێزیەوە هەنگاو دەنێت. ئەو پیاوەی کە بڕیارە جیهان ڕزگار بکات ئێستا خۆی پەنابەری ماڵی خودایە. ئەو نایەوێت ببێتە سەرکردا. لەو بەرپرسیارەتیە گەورەیە دەترسێت کە کێوی ئەلگێز بەرگەی ناگرێت. دەیەوێت تەنها بەندەیەکی سادە بێت و لە سێبەری کەعبەدا بگریت و نزا بکە. لە کاتێکدا مەهدی لە ناو قەرەباڵغی تەسوافی حەڕەمی مەککەدا خۆی حەشاردا و سەری داخستووە، لە دەرەوەی مەککە شتێکی سەرسوڕهێنەر خەریکە ڕوودەدات. بەبێ هیچ ڕێککەوتنێکی پێشوەختە، بەبێ هیچ پەیوەندیەکی تەلەفۆنی یان ئینتەرنێت، کۆمەڵێک پیاوی تایبەت لە وڵاتانی جیاوازەوە دەگەنە مەککە. زانایان پێیان دەڵێن ئەبدالەکانی شام و عەسایبەکانی عێراق، لەگەڵ چەندین کەسی ڕازگۆ و خاوەن باوەڕی پۆڵاین لە ناوچەکانی تری جیهانەوە. ژمارەیان ڕێک بە قەت ژمارەی جنگاوەرەکانی جەنگی بەدرا 313 پیاو. ئەمە ڕێکەوت نییە. ئەم 313 کەسە دەبنە ناوکو فەرماندەی یەکەمین سوپای مەهدی. ڕێک وەک چۆن 313 هاوڵەکەی بەدربوونە بناغی بڵاوبوونەوەی ئیسلام لە سەردەمی پێغەمبەردا درودی خودای لەسەر بێ. ئەم پیاوانە بە دوای مەهدیدا دەگەڕێن، دەچنە ناو حەڕەم، سەیری ڕوخساری خەڵک دەکەن، بە دوای ئەو نیشانانەدا دەگەڕێن کە لە فەرمودەکاندا هاتووە. نێوچەوانە فراوانەکە لوتە بەرزە چەماوەکە ئەو هەیبەتەی کە لە ڕوخساریدا دەدرەوشێتەوە. لە ناکاو چاویان بە پیاوێک دەکەوێت کە لە پاڵ دیواری کەعبەدا دانیشتووە، جلو بەرگێکی سادەی پۆشیوە، بەڵام ڕووناکێکی سیر لە دەم و چاویدا هەیە. نزیک دەبنەوە لێی بە پێی هەندێک گێڕانەوەی مێژووی لێی دەپرسن: ئایا تۆ فڵان کەسی کوڕی فڵان کەسیت؟ ئایا تۆ محەممەدی کوڕی عەبدوڵایت؟ بەڵام مەهدی لەبەر زۆری شەرمنی و ترسی لە وەرگرتنی ئەو ئامانەتە قورسە ڕەتی دەکاتەوە و دەڵێت: نەخێر، من تەنها پیاوێکم لە خەڵکی مەدینە، پەنام هێناوەتە بەر ئەم ماڵە. پاشان لیان دوور دەکەوێتەوە و خۆی ون دەکات لە ناو خەڵکەکەدا. ئەوان دووبارە بە دوایدا دەگەڕێن و دەیدۆزنەوە و ئەو دووبارە ڕەتی دەکاتەوە. ئەمە چەند جارێک دووبارە دەبێتەوە. ئایا دەزانی بۆچی ڕەتی دەکاتەوە؟ چونکە سەرکردایەتی کردنی جیهانێک کە پڕە لە خوێن و کوشتار، جیهانێک کە چەکی ئەتۆمی و ستەمکاری لووتکەی گرتووە، کارێک نییە مرۆڤێکی ئاسایی ئارەزووی بکات. ئەو دەزانێت کە قوبوڵکردنی ئەم بەیعەتە واتە ڕاگەیاندنی جەنگ دژی تەواوی هێزە تاریکەکانی زەوی. ئەو بە دوای دەسەڵاتدا ناگەڕێ، بەڵکو دەسەڵات خۆی ملی بۆ کەس دەکات. سوێند خواردن لە پیرۆستترین خاڵی زەویدا. لە کۆتاییدا لە ڕۆژێکی دیاری کراودا کە زۆرێک لە زانایان پێیان وایە ڕۆژی عاشوڕایە 10 محەڕەم،
ئەو 313 پیاوە بە تەواوی دەوری دەگرن. ئەم جارە ڕێگەی نادەن بڕوا، بە گریان و پاڕانەوە پێی دەڵێن ئێمە دەزانین تۆکەیت، ئەگەر دەستمان نەدەیتێ بۆ ئەوەی بەیعەتت پێ بدەین و سەرکردایەتیمان نەکەیت، ئەو هەموو خوێنەی کە لەسەر زەوی دەڕژێت و ئەو سوپای سوفیانی کە بەرەو ئێرە دێ بۆ کاولکردن هەمووی لە ئەستۆی تۆدایە لە ڕۆژی دواییدا. کاتێک مەهدی ئەم قسانە دەبیستێت و دەزانێت کە ئیتر هیچ ڕێگایەکی تری نییە و ئەمە فەرمانی خوددایە، فرمێسک بە چاوەکانیدا دێتە خوارەوە. سەری بەرز دەکاتەوە و دەچێتە ئەو شوێنەی کە چارەنووسی مرۆڤایەتی تێیدا دەگۆڕێت، شوێنێک لە نێوان ڕوکن، گۆشەی بەردەڕەشەکە و مەقامی ئیبراهیم. با بزانین بۆچی ڕێک ئەم شوێنە، بۆچی لە ناو کۆشکێک یان لەسەر شاخێکنا. بەردەڕەشەکە هێمایە بۆ سەرەتای تەوافی مرۆڤ لە دەوری ماڵی خوددا، هێمایە بۆ پەیمان و بەڵێنی نێوان مرۆڤ و دروستکارەکەی. و مەقامی ئیبراهیم ئەو بەردەی کە پێغەمبەر ئیبراهیم لەسەری وەسا بۆ بنیادنانەوەی کەعبە دوای وێران بوونی. سوێند خواردنی مەهدی لە نێوان ئەم دوو خاڵەدا پەیامێکی مێژووی زۆر گەورەیە. ئەم پیاوە هاتووە تاوەکو جارێکی تر باوەڕ و دادپەروەری لەسەر زەوی بنیاد بنێتەوە، ڕێک وەک چۆن ئیبراهیم کەعبەی بنیاد نایەوە. دەستی درێژ دەکا. یەکەم کەس لەو 313 پیاوە دەستی دەخاتە ناو دەستی و سوێندی دڵسۆزی و گوێڕایەڵی بۆ دەخوات. پاشان یەک لە دوای یەک بە فرمێسک و جۆش و خڕۆشێکی بێسنوورەوە لەو شوێنە پیرۆزەدا پەیمانی مردن و ژیانی پێدەدەن. لەو چرکە ساتەدا کە بەیعەتەکە تەواو دەبێت، ڕووداوە سەرسوڕهێنەرەکە ڕوودەدات کە لە سەرەتای چیرۆکەکەماندا باسمان کرد. خوددا لەو ساتەدا دەسەڵات، ژیری، هێزی ڕۆحی و توانایەکی بێسنوور دەخاتە دڵی ئەم پیاوەوە. ئیتر ئەو پیاوە شەرمن و هەڵهاتووە نامێنێ، لەو چرکەیەوە ئەو دەبێتە فەرماندەی گشتی هێزەکانی ڕووناکی لەسەر زەوی، بە فەرمی پەردە لەسەر قۆناغی دووەمی ژیانی لا دەدرێت. بەڵام بوەستە، مەترسیەکە هێشتا ماوە. دوای ئەم سوێن خواردنە مێژوویە، دەنگۆی دەرکەوتنی مەهدی بە خێرایی دەگاتە هەموو جیهان. هەواڵەکە دەگاتە گوێی سوفیانی لە خاکی شام، سوفیانی کە پێشتر سوپایەکی دڕندەی ناردبوو بۆ مەدینە و وێرانی کردبوو. کاتێک دەبیسێت کە مەهدی لە مەککەیە و خەڵک بەیعەتیان پێداوە، شێت گیرتر دەبێت، فەرمان بە گەورەترین و خوێن مشترین بەشی سوپاکی دەکات کە بە پەلە بەرەو مەککە بجوڵێن، نەک تەنها بۆ کوشتنی مەهدی، بەڵکو فەرمانیان پێدەکات کە خودی کەعبەش خاپور بکەن و بەرد لەسەر بەردی نەهێڵن. ئەم سوپا زەبەلاحە بە چەکە قورسەکانیانەوە بیابانەکان دەبڕن و نزیک دەبنەوە لە سنووری شاری مەککە. مەهدی تەنها 313 پیاوی لەگەڵدایە و هیچ چەکێکی قورسیان پێ نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو گەردەلوولە سەربازیە. بینەر لە خۆی دەپرسێت، باشە ئێستا سی ڕوودەدات، ئایا مەهدی لە یەکەمین ڕۆژەکانی دەسەڵاتیدا دەکوژرێت؟ ئایا ماڵی خوددا دەڕوخێنرێت؟ لەم کاتەدا کاتێک سوپاکە دەگاتە ناوچەیەکی بیابانی لە نێوان مەدینە و مەککە کە پێی دەوترێت ئەلبەیدا، ڕووداوێک ڕوودەدا کە بۆ هەمیشە زانست و لۆژیکی سەربازی تووشی شۆک دەگا. معجیزەیەک کە زەوی خۆی تێیدا دەبێتە گەورەترین چەک. ئێستا دەینە سەربازکردنی. لەم ساتە هەستیارەدا و پڕ لە گرژیی مێژوودا باوەڕداران لە مەککە لە دۆخێکی دەرونی زۆر سەختدان. ئیمامی مەهدی تازە بەیعەتی پێدراوە، تەنها 313 پیاوی دڵسۆزی لەگەڵدایە، بێ چەکی قورس، بێ سوپایەکی ڕێکخراو، لە بەرامبەریشدا گەورەترین و خوێن مشترین سوپای سەردەم بە فەرمانی سوفیانی تاریک پەرست وەک ئەژدیهایەکی ئاگر پڕژێن لە بیابانەکانی حیجازەوە بەرەو مەککە پێشڕەوی دەکا. با کەمێک لە نزیکەوە سەیری ئەم سوپایە بکەین بۆ ئەوەی قەبارەی مەترسیەکە هەست پێ بکەین. پێغەمبەر درودی خودای لەسەر بێ لە فەرموودەکاندا وەصفی ئەم سوپایی کردووە. ئەوان تەنها کۆمەڵێک سەربازی ئاسایی نین، ئەوانە ئەو کەسانن کە دڵیان لە بەرد ڕقترە، لە مەدینە ژن و منداڵیان سەر بڕیوە و ئێستا بە مێشکێکی سڕکرا و پڕ لە کینەوە دێن تاوەکو ماڵی خوددا کەعبە بڕوخێن و مەهدی پارچە پارچە بکەن. لەناو ئەم سوپایەدا هەموو جۆرە کەسێک هەیە، فەرماندەی دڕندە، سەربازی بەکرێگیرە و تەنانەت هەندێک کەسی سڤیل و بێتاوانیش کە بە زۆر و هەڕەشە ڕاپێچی ئەم جەنگە نادات پەروەرانەیە کراون. سەربازەکان لە ناو ئۆتۆمبیلە زری پۆشەکان و لەسەر پشتی وڵاخەکانیانەوە بەلوود بەرزیەکی بێسنوورەوە پێدەکەنن. پێیان وایە کەس ناتوانێت بەرەنگاری ئەم هێزە زەبەلاحەیان ببێتەوە، بەڵام نایزانن کە چاوێک هەمیشە بێدار لە ئاسمانەوە چاودێریان دەکا و زەوی ژێر پێیان خەریکە فەرمانێکی نهێنی پێدەگا. سوپاکە مەدینە جێ دەهێڵێت و بەرەو باشوور بەڕێدەکەوێت. کاتێک دەگەنە ناوچەیەک کە پێی دەوترێت ئەلبەیدا، کە دەشتایەکی چۆڵ و تەختە لە نێوان مەککە و مەدینە نزیک بە ناوچەی ذول حەلیفە کە ئەمڕۆ پێی دەوترێت ئەبیار عەلی.
بڕیار دەدەن کەمێک پشوو بدەن یان خۆیان ڕێک بخەنەوە بۆ هێرشە گەورەکەی سەر مەککە. لێرەدا گەورەترین ساتی شۆکهێنەری مێژووی سەربازی ڕوودەدات بەبێ ئەوەی هیچ ئاگادارکردنەوەیەک هەبێت، بەبێ ئەوەی هیچ موشکێک لە ئاسمانەوە ببارێت یان هیچ سوپایەک بەرەنگاریان ببێتەوە، زەوی دەست دەکا بە لەرینەوەیەکی زۆر نامۆ. ئەمە بوومەلەرزەیەکی ئاسایی نییە کە تەنها خان و بڕوخێنێ، ئەمە زاری زەویە کە دەکرێتەوە. ساتە وەختی قودانەکە. هەوڵ بدە ئەم دیمەنە بە قوڵی بهێنیتە بەرچاوت. لە چرکەیەکدا ئەو بیابانە ڕقەی کە هەزاران ساڵە جێگیرە وەک دەریا شەق دەبا، درزێکی زەبەلاحی ئەوەندە گەورە دروست دەبێ کە کۆتایەکی نابینرێت. سەربازەکان بە چاوی پڕ لە ترس و تۆقینەوە سەیری یەکتر دەکەن. ئەو دەم و چاوەلووت بەرزانەی پێش چەند سرکەیەک پێدەکەنین، ئێستا ڕەنگیان وەکو مردووی لێ هاتووە و چاوەکانیان لە تاو ترسا زەق بوونەتەوە. تانکەکان، چەکە قورسەکان، خێمەکان و هەزاران سەرباز بە زیندوی دەکەونە ناو ئەو قوڵاییە تاریکەوە. دەنگی هاوار و ناڵی سەربازەکان کە یارمەتی دەخوازن تێکەڵ بە دەنگی خینکێنەری داڕمانی خۆڵ و بەر دەبێت. فەرماندەکان کە هەمیشە فەرمانی کوشتنیان دەدا ئێستا لە ناو تۆز و قوڕدا دەست و پێ دەکوتن و هیچ هێزێک ناتوانێت ڕزگاریان بکە. پێغەمبەر درودی خودای لەسەر بێ لە وەسفی ئەم ڕووداوەدا بەوردی دەفەرموێت: لە یەکەمین سەربازیانەوە تاوەکو کۆتا سەربازیان قوت دەدرێن و کەسیان لێ دەرباز نابێ. لە چەند خولەکێکی کووردا زەوی جارێکی تر یەک دەگرێتەوە و دادەخرێ، وەک ئەوەی هەرگیز هیچ سوپایەک لەو شوێنەدا بوونی نەبوو بێت، تەنها بێدەنگی، تەنها بایەکی سار کە تۆزی سەری گۆڕە بە کۆمەڵەکەیان ڕادەماڵێت. ئەمەیە سزای خودای بۆ ئەو کەسانی کە دەیانویست ماڵی خوددا خابوور بکەن و ڕزگارکەری مرۆڤایەتی بکوژن. دوو ڕزگار بۆکە پام هێنەرانی شۆکەکە. بەڵام لەناو ئەم هەموو هەزاران سەربازەدا ئایا کەس ڕزگاری نابێت بۆ ئەوەی چیرۆکەکە بگێڕێتەوە؟ گێڕانەوەکان ئاماژە بە شتێکی زۆر ورد و سەرسوڕهێنەر دەکەن. تەنها دوو کەس لەو سوپازە بەلاحە ڕزگاریان دەبێت، بەڵام ڕزگاربوونێکی ئاسایی نا، وەک نیشانەیەک لەسەر تووڕەی خودا و گەورەی موعجیزەکە. دەم و چاویان دەسوڕێتەوە بۆ دواوە، واتە سەریان بە پێچەوانی جستەیانەوە دەبێت. یەکێکیان ڕادەکاتەوە بۆ خاکی شام بۆ ئەوەی هەواڵەکە بە سوفیانی بگەێنێ. کاتێک دەگاتە بەردەم سوفیانی و ئەو دەم و چاوە هەڵگەڕاوە و ترسە گەورەی پێوە دەبینێت، پێی دەڵێت: گەورم، سوپاکە سوپاکە، هەمووی بوو بە ژێر زەویەوە، نەسەگ نە سەرباز، هیچ شتێک نەماوە. لەم چرکە ساتەدا بۆ یەکەمین جار ترسێکی کوشندە دەچێتە دڵی تاریکی سوفیانەوە و دەزانێت کە ڕووبەڕووی هێزێکی مرۆڤایەتی نەبووتەوە. ئەو کەسی تریشیان ڕوو دەکاتە مەککە، بە گریان و پەشیمانیە و دەچێتە خزمەت ئیمامی مەهدی و مژدەی لە ناوچوونی سوپای ستەمکارانی پێدەدات، کاردانەوەی جیهان و گۆڕانی هاوکێشەکان. کاتێک هەواڵی ئەم موعجیزە گەورەیە بە جیهاندا بڵاو دەبێتەوە، کەناڵەکانی ڕاگەیاندن دەوەستن، زانایانی جیۆلۆزی و سەربازی تووشی شۆک دەبن، چونکە ناتوانن هیچ تەفسیرێکی زانستی بۆ قودانی سوپایەک بەو قەبارەیە بدۆزنەوە. لەو ڕۆژەوە گومان لە دڵی هیچ مرۆڤێکی ژیردا نامێنێت کە ئەمە محەممەدی کوڕی عەبدوڵڵایە لە مەککە، هەمان ئەو مەهدیەیە کە چاوەڕوان کراوە کە پێغەمبەرەکان مژدەیان داوە. ئەمە خاڵی وەرچەرخانە گەورەکەیە. ئیتر مەهدی ئەو کەسە هەڵهات و شەرمنە نییە، ئەو ئێستا ڕزگارکەرە، دان پێدراوەکەی ئاسمان و زەویە. لە دوای ئەم ڕووداوە سوپای چاکەکاران لە هەموو وڵاتانەوە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتەوە لەگەڵ خاوەن ئاڵا ڕەشەکان بە لێشاو بەرەو مەککە دێن بۆ ئەوەی پەیوەندی بە ڕیزەکانی مەهدیەوە بکەن. ئامادەکاری بۆ گەورەترین زەنگی ڕزگاری مێژوو دەست پێ دەکا بۆ پاکردنەوەی زەوی لە پاشماوەی ستەمکاران و لە ناوبردننی سوفیانی. بەڵام لە کاتێکدا مەهدی و سوپاکەی خەریکی ڕێخستنەوەی جیهان و بڵاوکردنەوەی دادپەروەرین و کاتێک مرۆڤایەتی خەریکە هەناسەیەکی ئارامی هەڵدەمژێت، گەورەترین تاقیکردنەوەی مێژووی مرۆڤایەتی سەر دەردەهێنێ. تاقیکردنەوەیە کە تەنانەت پێغەمبەرانش لێی پەنایان بردووەتە بەرخودا، دەرکەوتنی بوونەوەرێک کە کۆنتڕۆڵی کەش و هەوا دەکا، مرد و زیندوو دەکاتەوە و بەهەشت و دۆزەخی خۆی پێیە. بەڵێ مەسیحی دەجال دەردەکەوێ. بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم شەیتانە گەورەیە، هێزی مەهدی بە تەنها بەز نییە، بەڵکو پێویست بە هاتنە خوارەوەی یەکێک لە گەورەترین پێغەمبەرەکانی خوددا دەکات لە ئاسمانەوە. دوای ئەوەی ئیمامی مەهدی دەبێتە پێشەوای مرۆڤایەتی و سوپای سوفیانی لە بیابان قوت دەدرێت، ئومێد دەگەڕێتەوە بۆ دڵی چەوساوەکان. مەهدی دەست دەکا بە پاکردنەوەی زەوی لە گەندەڵی، دادپەروەری لە هەموو لایەکەوە چڕۆ دەکا. بەڵام خودای گەورە ویستوێتی کە کۆتا تاقیکردنەوەی مرۆڤایەتی سەختترین تاقیکردنەوە بێت لەو ڕۆژەوەی ئادەم پێی خستۆتە سەرزەوی. لە کاتێکدا خەڵکی لە چاوەڕوانی ئاشیدان لە گۆشێکی تاریکی ڕۆژهەڵاتەوە بە دیاریکراوی لە ناوچەی ئەسفەهانەوە
دڕندەترین بوونەوەری مێژوو زنجیرەکان دەپسڕێنێت و دەردەکەوێ، بوونەوەرێک کە هەموو پێغەمبەرەکان لە نوحەوە تاوەکو محەممەد صلی الله عليه وسلم ئومەتەکانی خۆیان لێ ئاگادار کردوتەوە. ئەویش مەسیحی دەجزالە. دەجزال کێ و چۆن جیهان فریو دەدا؟ با وەسفی ئەم پیاوت بۆ بکەم وەک ئەوەی لە بەردەمتدا وەستا بێت. ئەو پیاوێکە کورتە باڵە، قژێکی زۆر لول و تێک ئاڵاوی هەیە، یەکێک لە چاوەکانی کوێرە وەکو دەنکەترێکی قودراو لە دەموچاویدا دەرپەڕیوە. لە نێوان چاوەکانیدا بەڕوونی نووسراوە کافر کە هەر باوەڕدارێک جا خوێندەوار بێت یان نەخوێندەوار دەتوانێت بیخوێنێتەوە. بەڵام مەترسی دەجزال لە شێوەکەیدا نییە، مەترسێکە لەو هێزە خەیاڵیەدایە کە خوددا بۆ تاقیکردنەوە پێی بەخشیوە. خەیاڵ بکە لە سەردەمێکدا کە برسێتی وشکە ساڵی زەوی وێران کردووە. ئەم پیاوە دێت و فەرمان بە ئاسمان دەکا باران ببارێنێ و ئاسمان یەکسەر دەبارێت، فەرمان بە زەوی دەکا سەوز بێت و سەوز دەبێت، سامان و گەنجینەکانی ژێر زەوی وەکو هەنگ دەسنە دوای، مردوو زیندوو دەکاتەوە بە یارمەتی شەیتانەکان و دوو ڕووباری گەورەی پێیە. یەکێکیان ئاوێکی سارد و شیرینە کە خەڵک پێی وایە بەهەشتا و ئەوی تریان ئاگرێکی بڵێسەدارە کە پێیان وایە دۆزەخە. بەڵام پێغەمبەر درودی خودای لەسەر بێت پێمان دەڵێ کە پێچەوانەیە، بەهەشتەکەی دۆزەخە و دۆزەخەکەی بەهەشتا. خەڵکی لە بێهیوایی و برسێتیدا بە لێشا و شوێنی دەکەون. 7,000 جوولەکەی ئەسفەهان بە پۆشاکی تایبەتیانەوە دەبنە یەکەمین سوپای. دەجزال زەوی بە خێرایەکی سەرسوڕهێنەر دەبڕێت، وەک ئەو هەورەی کە با پاڵی پێوە دەنێت. هیچ شار و گوندێک نامێنێت کە نێچێتە ناوی و خەڵکەکەی تاقی نەکاتەوە، جگە لە مەکە و مەدینە کە فریشتەکان بە شمشێری هەڵکێشراوەوە پارێزگاریان لێ دەکەن. دەجال کە دەزانێت ئیمامی مەهدی و سوپای باوەڕداران لە خاکی شام بە دیاریکراوی لە دیمەشق کۆبوونەتەوە، بە سوپا زەبەلاحەکەیەوە بەرەو ئەوێ پێشڕەوی دەکا. باوەڕداران لە ناو مزگەوتی ئەمەوی و شاخەکانی دەوروبەریدا گەماڕۆ دەدرێن، گەماڕوویەکی ئەوەندە توند و سەخت کە برسێتی و تینوێتی تااقەتی مرۆڤەکان دەبڕێت. خەڵکەکە پەنا دەبنە بەر نوێژ و پاڕانەوە، دەزانن کە سەکی زەوی ناتوانێت بەرامبەر ئەم هێزە شەیتانیە بوەستێتەوە. کاژمێرەکان دەڕۆن و کاتی نوێژی بەیانی نزیک دەبێتەوە. مەهدی پێش دەکەوێت بۆ ئەوەی نوێژ بە باوەڕداران بکات و ئیقامەی نوێژ دەکرێت. لەم چرکە ساتەدا کاتێک تاریکی شەو خەریکە دەڕەوێتەوە، لە ناکاو ئاسمان لە بەشی ڕۆژهەڵاتی دیمەشقەوە بە دیاریکراوی لەسەر منارەی سپی دیمەشق دەکرێتەوە. ڕووناکیەکی ئارامبەخش و سەرسوڕهێنەر زەوی ڕووناک دەکاتەوە. هەمووان چاو بەرز دەکەنەوە و موچوڕکەی هەیبەت بە گیانیاندا دێت. پیاوێک لە ئاسمانەوەدا دەبەزێ، دوو جلی زەردی کاڵی لە بەردایە، دەستەکانی خستووەتە سەرباڵی دوو فریشتە. ئەو پیاوە ڕوخسارێکی ئەوەندە جوان و پڕ لە نووری هەیە کە دڵی مرۆڤەکان دەتوێنێتەوە. ڕەنگی پێسی سپیەکی تێکەڵ بە سوورە، قژی خاو و جوانە وەک ئەوەی تازە لە حەمام هاتۆتە دەرەوە. کاتێک سەری دادەخات دڵۆپە ئاو لە قژی دەتکێت و کاتێک سەری بەرز دەکاتەوە دڵۆپەکانی وەکو مرواری درەوشاوە لێی دەبنەوە. بەڵێ ئەمە پێغەمبەری خودا عیسای کوڕی مەریەمە سەلامی خوای لەسەر بێت. دوای زیاتر لە 2000 ساڵ لە بەرزکردنەوەی بۆ ئاسمان، ئێستا گەڕاوەتەوە بۆ سەرزەوی تاوەکو کۆتایی بە گەورەترین فیتنەی مێژوو بهێنێت. یەک گرتنی دوو ڕووزگارکەرەکە. عیسادا دەبەزێتە خوارە و دەچێتە ناو مزگەوتەکە. ئیمامی مەهدی کە دەیبینێت و دەیناسێتەوە، یەکسەر هەنگاوێک دەگەڕێتە دواوە بۆ ئەوەی عیسای پێغەمبەر پێشنوێژەکە بکە، چونکە ئەو پێغەمبەرە و پلەی لە مەهدی بەرزترە. بەڵام لێرەدا عیسای مەسیح دەست دەخاتە سەرشانی مەهدی و بە ڕێزێکی زۆرە و ڕەتی دەکاتەوە پێش بکەوێت و دەفەرموێت تۆ پێش بکە و نوێژەکە بکە، چونکە ئیقامە بۆ تۆ کراوە. لە گێڕانەوەیکی تردا دەفەرموێت هەندێکتان ئەمیرن بەسەر هەندێکتانەوە، ئەمەش وەک ڕێزلێنانێکی خودایە بۆ ئەم ئومەتە. ئەمە گەورەترین و جوانترین وێنەی ڕێزلێنانە لە مێژوودا. پێغەمبەرێکی ئولول عەزم لە ئاسمانەوەدا دەبەزێت و نوێژ لە پشت پیاوێکەوە دەکا کە لە نەوەی موحەممەدە درودی خودای لەسەر بێ، بۆ ئەوەی بە هەموو جیهان بڵێ کە ئەو نەهاتووە ئاینێکی نوێ بهێنێ، بەڵکو هاتووەکو سەربازێکی حەق پاڵپشتی ئیسلام بکات. دوای تەواوبوونی نوێژەکە کاتی یەکلاکردنەوەی جەنگە گەورەکە دێت. عیسای مەسیح هەڵدەسێتە پێوە و بە دەنگێکی پڕ لە هەیبەتەوە فەرمان دەکا دەرگاکان بکەنەوە. کاتێک دەرگای مزگەوتەکە دەکرێتەوە، دەجال بەو لەشکرە زەبەلاحەیەوە لە دەرەوە وەستاوە و چاوەڕێی کۆمەڵ کوشکردنی باوەڕداران دەکا. بەڵام کاتێک چاوی بە عیسای کوڕی مەریەم دەکەوێت، ئەو دەجالەی کە پێش چەند خولەکێک بەخۆی دەوت خودا، ئەو بوونەوەری کە بانگەشی دروستکردنی بەهەشت و دۆزەخی دەکرد، لە ناکاو هەموو هێزەکەی لە دەست دەدات. عیسای مەسیح تایبەتمەندیەکی سەرسوڕهێنەری پێدراوە، هەناسەی تا ئەو جێگایە دەڕوا کە چاو دەیبینێ و هەر بێ باوەڕێک بۆنی هەناسەی بکات دەست بەجێ دەمرێت. کاتێک دەجال ئەم هەیبەتە دەبینێت، دەزانێت کە کۆتایی هاتووە.
هەموو ترسێک دەچێتە دڵیەوە و دەست دەکا بەتوانەوە ڕێک وەک چۆن خوێ لە ناو ئاودا دەتوێتەوە و لە ناو دەچێت دەتزال وەکو مشکێکی ترسنۆک پشتی تێدەکات و دەست دەکا بەڕاکردن عیسا بە دوایدا هەڵدێت و دەفەرموێت من لێدانێکم بۆ تۆ هەیە کە هەرگیز لێم دەرباز نابێت ڕاوە دوونانەکە لە سووریاوە دەست پێ دەکات تا دەگاتە خاکی فەڵەستین بە دیاریکراوی لە شوێنێک کە پێی دەوترێت دەرگای لوت لەوێدا عیسای مەسیح پێی دەگات و بەڕمەکەی دەستی لێدانێکی کوشندەی لێدەدات و جەستە شەیتانێکی دەپێکێت خوێنی دەجال دەڕژێتە سڕ ڕمەکە و عیسا ڕمە خوێناوێکە بەرز دەکاتە و نیشانی باوەڕدارانی دەدات تەواو گەورەترین دروی مێژ و کوژرە سوپای دەجال کە دەبینن سەرکردە نەمرەکان وەک هەر کەسێکی تر پارچە پارچەکرا تووشی شۆک دەبن و دەست دەکەن بە هەڵهاتن لێرەدا زەوی خۆی دەچێتە پاڵ سوپای مەهدی و عیسا باوەڕداران دوایان دەکەون و هەر سەربازێکی دەجال لە پشت دارێک یان بەردێک خۆی حەشار بدات معجیزە ڕوودەدات و سروش دێتە زمان دار و بەردەکان هاوار دەکەن ئەی موسڵمان ئەی بەندەی خودا جوولەکەیەک لە پشمەوە خۆی حەشار داوە وەرە بیکوژە جگە لە درەختی غەرقەد نەبێت کە بێدەنگ دەبێت چونکە ئەوە درەختی خۆیانە بەم شێوەیە زەوی بە تەواوی لە پیسی و تاریکی دەجال پاک دەکرێتەوە جەنگە گەورەکە بە سەرکەوتنی تەواوەتی ڕووناکی کۆتایی دێ سوپاکانی شەڕ تێک دەشکێنرێن و ئیتر هیچ هێزێکی ستەمکار لەسەر ڕووی زەوی نامێنێت بەڵام ئایا دوای هەموو ئەم جەنگ و وێرانکاریە ژیان چۆن دەبێت ئایا مرۆڤایەتی دەتوانێت جارێکی تر هەناسەی ئارامی هەڵبمژێت ئێستا دێنە باسکردنی کۆتا بەش دوای ساڵەها لە فرمێسک خوێن و وێرانکاری دوای ئەوەی مرۆڤایەتی تاریکترین شەوانی مێژووی خۆی بەڕێ کرد و گەیشتە لێواری لە ناوچوونێکی یەکجارەکی لە کۆتاییدا خۆرێکی نوێ بەسەر هەسارەی زەویدا هەڵدێت ئەو ئامێرە شێتانەی جەنگ کە بۆ دەیان ساڵجەستەی مرۆڤەکانی دەهاڕی بە تەواوی لە کار دەکەوێت هێزەکانی تاریکی بەسەرکردایەتی دەجال و سوفیانی بوونەتە تەنها لاپەڕەیەکی ڕەش لە مێژوودا و با درۆ فێڵەکانیانی بردووە ئیتر کاتی ئەوە هاتووە زەوی کە وەک دایکێکی ماندوو بریندار وابوو برینەکانی خۆی و منداڵەکانی ساڕێژ بکە ئیمامی مەهدی لەسەر تەختی دەسەڵاتی جیهاندا دەنیشێت و لە تەنیشتیەوە عیسای کوڕی مەریەم وەکو وەزیر و هاوکارێکی گەورە ئامادەیە پێکەوە سەردەمێک بنیاد دەنێن کە نەک هەر لە مێژووی مرۆڤایەتیدا بەڵکو تەنانەت لە خەیاڵ و ئەفسانەکانیشدا هاوشێوەی نەبووە ئێمە باسی سەردەمی زێڕینی ڕاستەقینە دەکەین زەوی خەزێنەکانی خۆی دەردەدات یەکەمین گۆڕانکاری گەورە لە ژیانی مرۆڤەکاندا ڕوودەدات گۆڕانکاریەکی ئابووری ئەوەندە سەرسوڕهێنەرە کە عەقڵی مرۆڤی سەرمایەداری ئەمڕۆ باوەڕی پێناکە پێغەمبەر درودی خودای لەسەر بێت دەفەرمێت زەوی پارچەکانی جگەری خۆی کە بریتین لە ستونی گەورە لە زێڕ و زیو دەردەداتە دەرەوە سامان و پارە ئەوەندە زۆر دەبێت هیچ کەسێک پێویستی بە کەسێکی تر نامێنێ مەهدی ماڵ و سامان بەبێ ژماردن و بەبێ هیچ جیاوازیەک دابەش دەکا وێنەیەکی زۆر جوانی ئەو سەردەمە هەیە کە دەڵێت پیاوێک بە کۆڵێک زێڕەوە بەناو شەقامەکاندا دەگەڕێت و هاوار دەکا کێ پێویستی بە پارەیە کێ هەژارە با بێت ئەم زێڕە ببا بەڵام خەڵکی پێ دەکەن و دەڵێن ئێمە پێویستمان پێی نییە سوپاس بۆ خودا تێرین تەنانەت ئەو بکوژەی کە پێشتر لەسەر پارە کەسێکی کوشتە بوو کاتێک ئەو هەموو زێڕە دەبینێت لەسەر زەوی کەوتووە و کەس ئاوەڕی لێ ناداتەوە دەست دەگەزێت و دەڵێت ئای کە نەفرەتی بووم لەسەر شتێکی وا بێبەها دەستم چووە خوێنی براکەم لەو سەردەمەدا پارەی کاخەز بانکەکان و سیستەمی قەرز و سوو بە تەواوی دەسڕێنەوە مرۆڤەکان دەگەنە ئاستێکی بەرزی ڕۆحی کە دەزانن مادە تەنها ئامرازێکە نەک ئامانزی ژیان گۆڕانکاریەکە تەنها لە زێڕ و زیودا نییە بەڵکو سروش خۆی دەگۆڕێت ئاسمان بە خوڕ بارانی ڕەحمەت دەبارێنێت و زەوی ئەوەندە بەرەکەتدار دەبێ کە باوەڕ پێ نەکراوە فەرمودەکان پێمان دەڵێن کە بەرەکەتی میوە و ڕۆکەکان دەگاتە ئاستێکی موعجیزە ئاسا خەیاڵ بکە تەنها یەک دەن کە هەنار ئەوەندە گەورە دەبێت کە کۆمەڵێک کەس خێزانێک لی دەخۆن و تێر دەبن پاشان توێکڵەکەی وەکو خێمەیەک یان چەترێک بەکاردەهێنن بۆ سێبەر و تەنها یەک ترێ ئەوەندە گەورە دەبێت کە بەسە بۆ تێرکردنی چەندین کەس شیری ئاژەڵەکان ئەوەندە زۆر و پڕبەرەکەت دەبێت شیری یەک مانگا بەش دەکا بۆ تێرکردنی گەڕەکێک بە تەواوی ئەمە خەیاڵ نییە ئەمە گەڕانەوەیە بۆ ئەو سروشتە پاک و بێگەردەی کە خودا لە سەرەتادا بۆ ئادەمی زادی دروست کرده بوو پێش ئەوەی تاوان و چاوچنۆکی مرۆڤ بەرەکەتی زەوی لە ناو ببات بەڵام باوەڕکە ئەگەر هەموو ئەم بەرەکەتانت پێ سەرسوڕهێنەرە با گوێ لە سیرترین و جوانترین گۆڕانکاری بگریت کە لەو سەردەمەدا ڕوودەدا ئاشتی تەنها لە نێوان مرۆڤەکاندا نابێ بەڵکو دەچێتە ناو جیهانی ئاژەڵان و سروشتیشەوە خودای گەورە ڕق و کینە و دڕندەی لە دڵی هەموو دروستکراوەکان دەردەهێنێت فەرمودەیەک هەیە کە دڵی مرۆڤ دەهەژێنێت
دەفەرمێت ژەهر و ئازار لە هەموو بوونەوەرێکی ژەهردار و دڕندا دەسەنرێتەوە. لەو سەردەمەدا دەچیتە ناو دارستانێک و دەبینیت شێر و وشتر پێکەوە دەلەوەڕێن، پڵنگ لەگەڵ مانگا پێکەوە ئاو دەخۆنەوە و گورگ وەکو سەگێکی پاسەوان لەگەڵ مەڕەکاندا یاری دەکات بەبێ ئەوەی پەلاماریان بدا. تەنانەت منداڵی ساوە کوڕ و کچی بچووک یاری بە مار و دوو پشک دەکەن بەبێ ئەوەی هیچ زیانێکیان پێ بگا. ڕق و ئیرەی ئیتر بە یەکزاری لە سنگی مرۆڤەکان دەسڕێتەوە. هیچ کەسێک ئیرەی بە دراوسێکەی نابا، هیچ کەسێک قسەی ڕق بە کەسێکی تر ناڵێ. زەوی دەبێتە پارچەیەک لە بەهشت پێش چوونە ناو بەهشتی ڕاستەقینە. ئیمامی مەهدی بۆ ماوەی 7 یان 8 یان 9 ساڵ وەک لە فرموودەکاندا هاتووە حکمی ئەم جیهانە جوانە دەکا. لەو چەند ساڵە کورتەدا ئەوەندە دادپەروەری بڵاو دەکاتەوە کە قەرەبووی ئەو هەزاران ساڵە دەکاتەوە کە زەوی بەدەست زوڵم و ستەمەوە دەیناڵان. خەڵکی زەوی باڵندەی ئاسمان، ماسیەکانی ناو دەریا، تەنانەت مردوەکانی ناو گۆڕێژ لێی ڕازی دەبن و خۆزگە دەخوازن کە بگەڕێنەوە بۆ ژیان تاوەکو لە سایە دەسەڵاتیدا بژین. ئەمەیە کۆتایی چیرۆکەکە. گەورەترین مەتەڵی مێژوو بەم شێوەیە شیکار دەکرێت. مرۆڤایەتی لە ناو گێژاوی خوێن و ئاژاوەوە بەڕابەرایەتی پیاوێک لەنەوەی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ و بە یارمەتی عیسای مەسیح دەگاتە کەناری ئارامی. ئێستا کە ئێمە لەم سەردەمەدا دەژین لە ناوەڕاستی نیشانە بچووکەکان و لەسەر و بەندی نیشانە گەورەکان داین، پێویستە بپرسین ئایا ئێمە ئامادەین بۆ ئەم گۆڕانکاریە گەورانە؟ ئایا دڵمان پاک کردوتەوە تاوەکو شایستەی ئەوە بین ببینە سەربازێکی ئەو سەردەمە زێڕینە؟ ڕووداوەکان خێران و کات وەک خەون تێدەپەڕێت. با هەمیشە ئومێدمان بەو ڕۆژە هەبێت کە تیشکی دادپەروەری هەموو تاریکیەک دەسڕێتەوە. سوپاس بۆ ئێوەی ئازیز کە تا کۆتایی ئەم گەشتە قوڵ و درێژە مێژوویە لەگەڵمان بوون. ئەمە سیرۆکی کۆتایی زەمان بوو، نەک بۆ ترساندن، بەڵکو بۆ هۆشیارکردنەوە و ئامادە بوون. هەمیشە لەگەڵ ڕاستیەکان بمێننەوە و ئاگاداری عەقڵ و ڕۆحتان بن. بیرتان نەچێ لایکی ڤیدیۆکەمان بۆ بکەن و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن بۆ ئەوەی هەمیشە ئاگاداری بابەتەکانمان بن. وەکو هەمیشە لە ئامانەتی خودا بن و خواتان لەگەڵ.